جارێکی تر سڵاتان لێبێ ئازیزان گەڕینەوە بۆ تەواوکردنی گفتوگۆی پایتەختکە لە ستودیۆکانمان لە شاری هەولێر لاگەڵتان بەرداوامە بین. کاک ژیلەمەوە زۆر جار باس لە مەسلەی تونند و تیژی ئەکرێت و بەرز بوونەوەی ڕادی تونند و تیژی و بەڕێوەبەرایەتی دانراوە، بەڵام هەتا ئێستا ئەوەی کە لە واقعا هەیە ڕۆژانە یان ئینتیحار حاڵەتی خۆکوشتن هەیە، یاخود ئەوە هەیە کە بخۆ سووتاند، یاخود نازانی بێت چه هۆکارێک ژن کوژراوە. یعنی ئەم کێشانە بۆچی لێستا وازەق بۆتەوە؟ ئایا هۆکارەکەی ئەوەیە کە ئێستا ڕاگەیاندنەکان چالاکترن، ڕێکخراوەکانی مافی ژنان چالاکترن، یاخود بەڕێوەبەرایەتەکانی ئێوەن؟ خۆی دەتوانین برین ڕاگەیاندنەکان دەوریان هەیە لەوەی کە لە وشارکردنەوە و جاروباری ژوێ لە لاساییکردنەوە. هەندە حالەتەیە حالەتی ئینتیحارمان هەبووە لە ڕاگەیاندنەکان زۆر باسی کردووە، بە هەمان شێوە دووبارە بێتەوە. ئەو کەس ئینتیحاری کردی بە هەمان شێوە لە ناو کەسوکاری خۆی باسیەوەی کردووە کەوتی ئەو کچە چۆن خۆی کوشتە منەوە خۆم دەکوژم. لە لایەکەش لەلایەن وشارکردنەوەی دەوری هەبووەکەوە باسی وەکراوەکەوە بەڕێوەبەرایەتی هەیە، یاخود بێ خۆمان هەوڵمانداوە سمینارمان کردووە، یاخود لە ڕاگەیاندنەکە باس کراوەکەوە خەڵکانە وشار بوونەوە هاتوونە داوە تۆمار دەکەن، هەست دەکەین ئەو لایەنش هەیە سلبی و ئیجابی هەیە. سەبارەتەوەی کە هەروەکو ئێڤەرخانج باسی کرد دەرێ بەس حکوومەت لەو یادانە لە بیریتیکەوە ئەو مافانە هەیە، یاخود ئافرەت لەو ڕۆژانە توانی وشار بکرێتەوە وەکو ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندتیژی ئافرەتان ئێمە بەرناممان هەیە مانگانەکەوە هەموو مانگانە بەڕێوەبەرایەتیەکان دوو سمینار و نووسینگان سمیناری دوو سمینار ئەنجام بدەنکەوە لە سنووری بەڕێوەبەرایەتی نووسینگانی خۆیان. هەر لەو حملەیە توندتیژی لە ساڵی 2012 کە 16 ڕۆژەکەوە حکوومەت هێرێم ئیعلان کردیەکەوە و 16 ڕۆژەی ئێمە لەگە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە هەماهەنگی لەگە ڕێکخراوەکان چەندین سمینار و خولمان ئەنجام داوە. دەتوانم ئەم سمینار و خولانە بۆکی ئەنجامەدەن بۆ قوتابیانە، بۆ خەڵکی دوورە دەستەکانە، بۆ ئەنتیخە دوورەکانە، بۆ لە هەردا هەولێرە دەتوانم بنێمە تا حەج جومەران. ئێمە باسی چمان کردو؟ باسی یاسای خراپ بەکارهێنانی مۆبایلمان کردی، باسی یاسای باری کەسیتیمان کردی، ئەوانەی هەموارکراوە، باسی یاسای بەرەنگاربوونەوەی توندتیژی خێزانیمان کردی. ئەوانە هەموو وای کردووە خەڵک وشار بێتەوە، ئەوانە هەموو دێن داوا تۆمار دەکەن. خەڵکانێک ئێستا بە ئێمە دەرێنەوەتی ئەو بەڕێوەبەرایەتیان دروست بوونە، یعنی چێشەی ئافرەتان زۆر بووە. ئێمەش وە دەڵێم چێشەی ئافرەتان زۆر بووە. باشەکەژیلەمە شتێکی تر باسی تەکنۆلۆژیات کرد. بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا هۆکارێکی تر نییە بۆ ئەوەی کە ئێستا ئەم کێشانە زیاد بووە؟ خۆی حتمما لەگەر یەک برین بێکەوە دەڕوە بە تەوازی دەڕاتن. ئێستا چێشەی موبایلمان زۆرە بەڕاستی، چێشەی ئەنتەرنێتمان هەیە، فەیسبوک خەڵکانێک هەیە فەیسبوکیان پەیجێکیان بە ناوی کەسێک کردووە، ئافرەتێک ڕسمی ئافرەتێکیان داناوە، قسەیان لەگە خەڵکانی کردووە. ئەو ئافرەتە ئاگای لە هیچ نەبوو، چێشەی بۆ دروست بووە کەسەکەش نابینێتەوە، ناو کەسوکاری خۆشی وە دەزانن ئەو کەسە بەخۆیەوە بووە، یاخود مۆبایل لە ژمارەی تەلەفۆنێک دەکاتن واز لە کەسێک نانی کەسوکارەکەی وە دەزانن ئەو ئافرەتە بەخۆی ڕقەمەکەیدایە. تەماشا دەکەی ئێمە چەند جار نووسراومان کردووە، یاخود ئێستا یاسای باشەیە. ئەو یاسایە باسی ئەوەی دەکا ئەگەر کۆمپانیەکان داوات کرد کەوە سیمکارتە بە ناوی چیە، ئەگەر معلوماتیان نەدا لەسەرەوەی کە ئەو سیمکارتە بە ناوی کەسێ 50 میلیۆن تا 100 میلیۆن غەرامەی داناوە، ئەو یاسای باشە. بەس لەگەر ئەوەشدا سیمکارت بەڕاست کێشەی زۆر بۆ ئێمە دروست کردووە. خەڵکانێک هەیە لە بەغدا لە بەسڕا لە نازام چی ئەو سیمکاردانەیان کڕیە لەوێن دەڕادێنەوە. تەماشا دەکەی داوای زانیار دەکەیت، تەماشا دەکەی بە ناوی عەرەبەکە ئاگای لێ نییە، خەڵکانێکی جیرایە ئێستا تەماشا دەکەوت سیمکارتە کێشەی پێ دروست کراوە، ئاگاشی لێ نیە، ئەوەش وشارکردنەوەی دەوێت. چییە 2-3 دیناری قازانج کردو میچینە 100 سیمکارت. ئێمە بە خۆمان قسەمان کردو لەگەر شەریکاتی ئەو تەلەفۆناتانە، وتمانە باشە بۆ دەبێت کەسێک 50 سیمکارتی بەناوبێ، دەرێتن من بۆ دەبێت کەسێک 50 سیارێ بەناوبێ، قانون ڕێ پێدایە بۆ دەتوانیت 50 خانی بەنەبوو 50 سیمکارتی بەنەبێت. ئەگەر لە ڕووی قانون تەماشاکەین حەقیقی بەس لەگەر ئەوشدا یاخود ئەو ڕێکلامانی لە بنەوە ژێرەوە تەلەڤیزیۆنەکان ئەوە من ژمارەی تەلەفۆنەوەندەیە خۆشبەختانە ئێمە زۆر داوامان کرد لە داواکاری گشتی بە هەنامان هاتکەوە چار ژمارەی مۆبایلیان دەنووسین بەوانە خەڵکانەکەم و تووشی کێشە بوون، خەڵکانەکە بوون کەوە بەو ژمارانە پەیوەندیان دادەنا تووشی ئەوە مۆبایلیان بەدزی هەبوو، دوای کەشف دەبوون ئێستا بەتاوان ئەژمار دەکرێت لەلاەن داواکاری گشتی. ئەوانە هەموو لەگەر ئەوەشدا ئەگەر ئەو بڕێوەبەرایەتیان هەیە ئێستا دەتوانم بڵێم ساڵی 2012 دەتوان لە فەرمانگەی تەبابەی عەدی پرسن کەوا لە پرس کۆنفرانسێک باسی کرد لە ساڵی 2012 یعنی بەداخەوە کە ئافرەتانی کوژراوە، بەڵام یەک ئافرەت نەزانراو نەبووە،
بەڵام من بخۆم بە حکمی ناو ئیشتێدا بمە لە ساڵی 99 لە سرکی پۆلیسم پێشان ئافرەت دەکوژرا لە شوێنێک فرێدرا کەسیش نەیدەزانی هەر کەس هاوکاریش نەدەکرد بەڵام ئێستا ئافرەتێک بەداخەوە ئەگە دەکوژرێ ئەگە دەسووتێ ئەگەر خۆی دەسووتێنیەکەوە دەبی 100 کەس تەلەفۆن لۆ دەکا ئەوە شار بوونەوەی ئەوە دەوری چیە خەڵک دەرێ ئەو ئافرەتە چیشەیە ئێستا حالەتمان نییە نەزانری لۆ کوژرایە نادیرەن هەیە یعنی بەڵام ئافرەتی مەجهولمان نییە ئەوە زۆر مهمە ئەتووە گرینگە ئەوە بزانی کە ئەو ئافرەتانە 22 حالەتمان هەبووە کە کوژرایە بزانی هەمووی کە ناویان چیە و سولازی بەڵام پێشەندەیان کوشت و فڕیاندا کەسی نەیدەزانی عایلەکەی خۆشی ئافرەتە بۆ کوژرا ناو عایلەکەی خۆی هاوکاریکردنە گوتیان فرانە کەس کوشتی یا متهمەکان دەزانرێ چێنە یان دەزانرێ ئەو ئافرەتە کە دەکوژرێتن دەزانی پێشتری ئەوە سەردانی بەڕێ بەرەهەتی کردیە یاخود کێشێکی لە دادگا هەبووە یاخود مەلەفەکەی دەیان کێشەیەکی لە باریکەسی هەبووە یعنی ئەوە گرنگجێکی زۆری هەیە زۆر سپاس هەژەخام بکەڕینەوە سەر پەرلەمان و تەشریعی یاساکان ئەکرێت ئەم کێشانەی کە کاکژی لەمە باسی کرد مەستەڵی کێشەی سیمکارت و کێشەی فەیسبوک و نازانم ئینتەرنێت و ئەمانە بە شێوەیەکی یاسایی ڕێک بخرێت و ینی بتوانن سەیطەڕی بەسەرا بکەن بەڵێ لە ڕاستیدا مەسلەی ئامێرەکان ینی ئامێرە ئەلکترۆنیەکان دیارە یاسایەک هەیە بۆ خراپ بەکارهێنانی مۆبایل و هەموو ئامێرە ئەلکترۆنیەکان ئەنی لە هەرێمی کوردستان ئەو یاسایە دەرچووە لە پەرلەمان و ئێستا وابزانم لە زۆر شوێن ینی ئیشی پێکراوە چکە ئێمە بەڕاستی چەند جارێک سەردانی چاکسازیەکانمان کردووە من خۆم لە دووسێ کەس پرسیمە لەسەر مۆبایل ینی لەسەر خراپ بەکارهێنانی مۆبایل لەوێ تەوقیف کراوە ینی کاریشی پێ ئەکرێ بەڵام دیارە ئەمە بۆ کەسانی کە ناسراون و دیارن مۆبایلەکانیان بەڵێ بەتەکیدنیشی لەسەر بەڵام بەتەکی دیارە ینی خاوەن کۆمپانیاکان ئەوان پابندن بە یاساکان یاسا هەیە یاسا ڕێکی خستووە ئیشوکارەکان بەڵام دەبێ خاوەن کۆمپانیاکان پابند بن بەو یاسایی کە لە هەرێمی کوردستاندا هەیە دەبێ ئەوان کار بۆ ئەوە بکەن کە بە پێی یاساکە مامەڵە لەگەڵ ئەو کەسانە بکەن کە ئەو کەسانی کە سیمکارتێن بۆ نمونە ئێستا وابزانم چەند کۆمپانیایەک ئەگەر تۆ بیتاقەی تەموینی نەبەی ناتوانی سیمکارت وەرگری بەڵام هەندێک کۆمپانیای تروانیە ینی پابند نییە بەو ڕێنمایانەی کە دەرچوە خۆ بەڵێ یان ئەو یاسایی کە هەیە وەکو جەنابەتەڵی بە 3000 دینار لە بازار بیکڕە و خەڵک پێی ئیزعاجەکەن خەڵک پێی تەهدید دەکەن یعنی بەڕاستی ئێمە خۆمان وەکو ئەندامی پەرلەمان ئەوەمان بەسەر هاتووە ینی ئێمە لەبەرەوەی ئێمە لە سایتی پەرلەمان ئیمێلمان هەیە تەلەفۆنمان هەیە ئێمە بەڕاستی نوێنەری خەڵچین دەبی ئێمە خەڵک ئاگای ینی ژمارەی تەلەفۆنی ئێمە بزانێت ئیمێلی ئێمە بزانێت چکە ئیشوکاریان بە ئێمەیە بەڵام دەبینین هەندێک خەڵک هەیە لە وێبسایتەکەی پەرلەماندەری هێنێ ڕقەمی ئێمە و ئیزعاجمانەکە قسەی ناشرینمان پێڵێ ئەندامی پەرلەمانی نوامان بەسەر هاتووە بەڵام کە تەعقیبەکەی نایدۆزیەوە نازانی ئەو تەلەفۆنە بە ناوی چەیە وەکو کاکژی لە مۆتی بە ناوی عەرەبێکە بە ناوی کەسێکە کە نەناسراوە ئیتر بەڕاستی ئەو شتانە وای کردووە ئەگەرنا وەکو یاسا هەیە لە هەرێمی کوردستان و ئێمە لە ڕووی یاساییەوە هیچ کێشەیەکمان نییە هەر کاتێکیش ئەگەر یاسایەک هەبێت یعنی یاسایەک هەبێت کە وا بکات کە ببێتە هۆی دروستبوونی تونند و تیژی بە تایبەتی بەرامبەر بە ئافرەتان ئێمە ئیستعدادی ئەوەمان هەبووە کە هەمواری بکەین ئەو یاسایە لە هەندێک وڵاتی پێشکەوتوودا کە ژن مناڵی ئەبێت پیاو ئەتوانێت لە جیاتی ژنەکە ئیجازەی عمومی هەبێت بۆەوەی ئاگداری مناڵەکە بێت یعنی لە هەرێمی کوردستان هێشتا نەگەشتونەتە ئەو قۆناغی کە پیاوان ئاگیان لە مناڵ بێ بس ئایا پەرلەمانی کوردستان ئەتوانێت هەنگاوێکی وا بنێ یاخود ئاسان نییە لە کۆمەڵگایەکی و کۆمەڵگای کوردی ئەو هەنگاوە بنرێت وەڵاهی بەڕای من ینی ئەو هەنگاوێکی ئاسان نییە چکە ئێمە بڵین و نەڵین کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی پیاو سالارە و تا ئێستاشی لەگەڵدا بێت هەندێک پیاو هەیە ئەسڵەن باوەڕی بەوە نییە کە ژنی لە دەرەوە ئیش بکە و ئەسڵەن باوەڕیشی بەوە نییە کە هاوکاری ژنەکەی بکات لە ماڵەوە جا بەڕاستی ئەوە یعنی قۆناغ بە قۆناغ ئێمە ئەتوانین بیر و باوەڕی خەڵک بەرامبەر بەو مەسەلانە وردە بیان گۆڕین بۆیە بەڕاستی من پێم وایە چکە ئێمە چەند جارێکیش لە پەرلەمان ئەو قسە باس کراوە یعنی لە چەند
گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسایەک بە تایبەتی پرۆژە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئەو باسانە کراوە بەڵام دیارە وەکو وتم یعنی باوەڕ ناکەم کۆمەڵگای ئێمە جارێتە قبولی ئەو جۆرە شتانە بکە بۆیە پێویست بەوە دەکا هەنگاو ئێمە بڕۆینە پێشەوە ینی پەلە نەکەین لەوەی کە بڵێ چاو لە وڵاتانی ئەوروپی بکەین چکە ئەوان بەڕاستی زۆر لە پێش ئێمن لە ڕووی ئەوەی کە توانیویانە یەکسانی لە نێوان ژن و پیا و وەکو یەک ینی ڕابگرن و کاری لەسەر بکەن هەرچەندە من ینی 100% لەگەڵ ئەوەش نیم کە لە وڵاتانی ئەوروپاش ئەو یەکسانی هەبێت ئەو یەکسانی ڕەهایی کە زۆر خەڵک باسی لێوە ئەەکەن چکە تاکو ئێستاشی لەگەڵدابێت لە زۆر لە وڵاتانی ئەوروپی وڵاتانی ئەسکەندناوی بە دەرەجە یەک کە یعنی ئەو وڵاتانە ناسراون بەوەی کە زۆر مافی ژنیان داوە تاکو ئێستا لە زۆر لە شوێنەکان کرێی کاری ژن وەکوهی پیاو نییە و هەندێک ئیش هەیە لە هەندێک لە کۆمپانیاکان ئەو مەجاالەی کە بۆ پیاو هەیە کە ئیشی تیا بکات بۆ ژن ئەو مەجاالە نییە ئەواتە ئەوان وڵاتێکن کە ئەوەندەش پێشکەوتون لە ڕووی مامەڵەکردن لە نێوان ینی ڕاگررتنی یەکسانی جەندەری بەڵام تاکو ئێستا ئەوانیش ئەو جۆرە جیاوازێ هێنجات جا ئەوەی بینەسە کوردستان و ئێمە ئەو هەنگاوانە باوین بۆیە بەڕاستی من پێم وایە ئێمە دەبێ وردە هەنگاو بە هەنگاو بچینە پێشەوە بۆ ئەوەی بتوانین کە یەکسانی دەستەبەر بکەین بۆ ژن و پیاو. هاژەخان باسی مەسلەی یەکسانی کرد. هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی هەندێک لەو ڕێککەوتن نامە نێتەوەیانی مۆر کردووە کە لە بەرژەوەندی ئافرەتانە. یەکێک لەوانە سیدا و ڕێککەوتن نامەی سیدا و کە باس لە یەکسانی لە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیە دەکات. ئایا هەرێمی کوردستان توانیوێتی بەپی ئەم ڕێککەوتن نامانە مامەڵە لەگەڵ ئافرەتانە بکات؟ باشە پێشەوەی وەڵامی پرسیارەکە دەمەوە تێبینیەکم لەسەر قسەکانی هاژەخان و هەم کاگژی لەمو هەبوو سەبارەت بە سیمکارتی مۆبایل و دڵی یاسایەکی تایبەت هەیە و هەروەها دەڵێتن خاوەنی کۆمپانیاکان پابەند نابن بڵێ بەو یاسایە و بەردەوام دەبن لە فرۆشتنی ئەو سیمکارتانی بەبێ ئەوەی فۆرمی بایعی هەبێتن بەڵام ئەی ئیشی حکومەت چییە؟ ئەرچی حکومەت چییە بۆ ناچێتن لێ پێچینەوە لەگەڵ بەرپرسی کۆمپانیاکان بکاتن ئەنی کە زۆر زەڕورە باسیەوەی دەکەین ئەو سیمکارتانە لەوانە ئەو شەریکاتان لە جنوب و لە وەسەد لە هەموو جێک دەفرۆشن کردیە لە بازار کە فرۆشن بەس قسەکەی دوراستە بەس دەبین هەم بناوە بەس بەناوی عەرەبانە بەناوی خەڵکی دیە ئێستا من و تۆ دەچینە بازار ئێستا من و تۆ دەچینە بازار لەناو بازار لە جادەی ئیسکان دەتوانین چەندین سیمکارت بکڕین بەبێ ئەوەی هیچ عەقدێکمان لەگەڵ بکە بەبێ فۆرمی بایع و نفوسیشمان لێوەربگرین کەواتە چێ بەرپرسە لەوەیان بۆ نایە حکومەت ئیجرائات لەگەڵ خاوەن کۆمپانیاکان بکاتن ئەگەر ئیجرائاتیان لەگەڵ بکاتن لەوانەیە کەمترین توندوتیژی لە ڕێگەی ئەلکترۆنەوە کەمترین توندوتیژی بکرێتن لە هەرێمی کوردستان خۆشتان دەزانن کە ئەو توندوتیژیانێک کە لە هەرێمی کوردستان دەبێتن بەشی هەرە زۆری لە ڕێگەی تەلەفۆن و مۆبایل لە ڕوبەڕووی ژنان دەبێتەوە کەواتە دەبێتن ئێمە هەوڵ بدرێتن داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین ئەو خاوەن کۆمپانیانە لێپێچینەوەیان لەگەڵ بکرێتن سەبارەت بۆ پرسیارەی جەنابەت کردت دیارە لە زۆربەی حیزبە سیاسیەکان و چ لە دام و دەستگای حکومی حیزبی هیچیان هەمیشە ژن و پیا وەکو یەکسانی ینی وەکو یەکسان چاویان لێ نەکراوە هەمیشە پیاوان خۆیان فەرز کردووە بەسەر ژنادایەکەوە کە جێگەی داخ و نیگەرانێکیە من بڵێ بەعام ڕەخنە لە سەرجەم دام و دەستگا سیاسیەکان و بڵێ حکومیەکان دەگرم وەکو پێویست نەیانتوانێ ئەوە بکەن. بیانی مەبەستەوەی ژن نەیتوانیوە بگاتە مەراکزی قەرار بەڵێ ژنی زۆر بەتوانەمان هەیە ئێمە لە هەرێمی کوردستان لە دوای بەتایبەتی لە دوای ڕاپەڕینەوە بەڵام لەگەڵ ڕێزم بەشێکی زۆر بەشێکی ژنانمان تێوەگڵاون لە ململانەی سیاسی حیزبی بەڵام بەشێکی ژنانیشمان بێلایەنانە بەڵام نەیانتوانیوە بە حکمی ئەوەی بەشێک لە ژنان تێوەگڵاون لە ململانەی سیاسی نەیانتوانیوە بڵێ لەگەڵ ژنەکانی ترە هاوشان بن بەڵام ژنی زۆر بەتوانامان هەبووە ژنی زۆر بە کەفاعەتمان هەیە بگرە ژنانمان هەیە شان بەشانی پیا و لەوانەیە ئەوەی ژن پێی دەکرێت پیا و نەتوانێت پێی بکرێتن نمونەشمان هەیە دیان نمونەمان هەیە لە پەرلەمانی کوردستان ئەو شەڕی کە ژنان لە پەرلەمانی کوردستان دەکەن لەوانەیە بەشێک لە پیاوان پێیان نەکرێتن لە دام و دەستگا حیزبی حکومیەکان بە هەمان شێوە من پێم وایە کراوە بەڵام دەرفەتی وانە ڕەخساوە.
هاژەخان باسی مەسلەیەکی کەوتی هەتا لە هەندێک لە وڵاتە پێشکەوتۆکانە یەکسانی ئەو یەکسانیە ڕەهایە نییە لە نێوان ژن و پیاوە بۆ نمونە ڕاتبی ژنان کەمترە لە پیاوان لە هەرێمی کوردستان دیانی ڕاتبەکان ئەو موچەیی کە ژنان وەرێگرێ هەمان موچەیە کە پیا وەرێگرێ ئەو وەزیفەیە کە ژنێکە هەمان وەزیفەیە کە پیاوەکان ئەیکەن یاخود لێرەش جیاوازی هەیە. سەبارەت بە موچە پێم وایە موچە هەمووی وەکو یەک هاوشانە وەکو یەک موچە وەردەگرن بەڵام ئەوەی زۆر جار ئەرکی ژن زۆر قورستر بووە لە کاتێکدا ژن دایکە کابانی ماڵە ئیش و کاری ماڵ بەڕێوە دەباتن بەڵام لە کاتێکیشدا لە موسسە ئیش دەکاتن لە دام و دەستگای حیزبی ئیش دەکا لە دام و دەستگای حکومی ئیش دەکاتن کاری ئێواران دەکا بگرە ژنان دوو بە قەدەر پیاوەکان ماندوون هیلاکن بەڵام ئەو حسابیان بۆ نەکراوە وەکو پیاو بۆی کرابێتن. کاژی لەمە لە کاتی کارەکانی خۆتاندا هیچ جار کێشەیەکی ئاینی هاتوۆتە ناو ئەم کێشە کۆمەڵایەتیانەوە یاخود بە شێوەیە کە ڕێگریەکی ئاینی هەبێت لە چارەسەرکردنی کێشەیە لەو کێشە کۆمەڵایەتیانە؟ نەمزانی بۆ ئەگەر کێشە ئاینی ینی بە چ زۆرێکانی ینی ئەگەر لە ڕێی ئاینەوە مەسەلەن بوترێت ئەم کێشەیە ئاینی ئیسلام ڕێی پێ نایە بەم شێوەیە چارەسەر بکرێ ئەبێ شێوەیەکی کە چارەسەری بدۆزبێتەوە گەڕینەوە بۆ یاسا و بۆ دەستور ئەگەر تەماشای دەستوری عراقی بکەین مادە سێ دەری هەر یاسایەک دەرەچێت لە عێراق گە لە کوردستانە دەبێ مخالف شەریعی ئیسلامی نەبی و مخالفی مەبدەی دیموکراتی و نەبێت و ئەگەر باسی یاسای بەرەنگاربوونی توندی خێزانی بکەین لە پەرلەمانی کوردستان دەرچووە هەمووی مطابقە لەگە شەریعەتی ئیسلامی ئەگەر باسی یاسایباری کەسی بکەین هیچی بە دەرنیە لە بنەمەکانی شەریعەتی ئیسلامی. بەڵام زۆر جارە یاسایانە کە دەرەچێت کۆمەڵێک ناڕزایی پیاوی ئاین و ئەمانی لێ ئەکەوێتەوە ئایا ئەمە خۆی لە کاتی چارەسەرکردنی کێشەکانە کێشە دروست ناکات خۆی ئەگەر باسی یاسای باری یاسای بەرەنگاربوونی توندی خێزانی بکەین لە پەرلەمان بە تەوافق ینی تاکەوازم تاکە یاسایە بە ڕێژەی زۆر تەوافقە و یاسایە دژی بووە بەڵێویش دژی یاساکە نەبوو یعنی خەلەلێک هەبوو لە کاتی دەنگدانەکە کە ئەو یاسایە زۆر بە تەوافقەی باش دەرچووە کە خەڵکانێک مامۆستایانی ئاین لەگە ڕێزم چینە گلەیان هەبوو لەسەوەیکەوە یاسایەتە دەخولە لە عایلە بەڵام ئەگە بێت تەمەشاکەی یاساکانشی بکەیەوە هیچ تدەخولنی لە هەمووی باسیەوەی دەکەم گەڕانەوەی مافە بۆ منداڵە بۆ ئافرەتە بۆ خێزانە باسی پیا و ژن و منداڵ دەکات باسی هەمووان دەکاتن بەڵام چین لەوانەیە بەس ناتوان شتێکوان ڕوبەڕوو نەبوویتەوە کە برێنەوە تداخلکە بە تایبەتی تۆ لە هەولێری تو ینی هەولێر کێشەیەک بێتن کەەوە تداخلکەن لایانی دینی بێنەوە دژی دینە زۆر ڕێکوێکی یاساکە دەچێتە ڕێوە تێدانی بە تەسەوەری خۆم و بەوەی پەرلەمانیشی ئەو یاسایە بەندشتدانێکەوە مخالف شریعەتی ئیسلامی. ئێفەرخان وشتت وەڵاهی من بڵێ تێبینیەکم هەبوو کە کاکژی لەمەوە دەستیان خۆش بێ ئەوانیش بە پێی توانای خۆیان کاریان کردووە بەڵام من خۆم و بەش بە حاڵی خۆم ڕەخنە لە میدیاکانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات دەگرم بە هەردوولانەوە هەتاکو ئێستا وەکو پێویست نەیانتوانی و بەرنمەیەکی ئەکادمیان هەبێ یان بەرنمەیەکی تایبەتیان هەبێ خزمەت بە دۆزی ژن بکات لە هەرێمی کوردستان. ئەو ئەرکانێک کە بڵێ ئەو ئەرکانێک کە کاکژی لەمە باسی دەکات دەڵێ ئێمە دەورات دەکەینەوە لە گوند و دێهاتەکان و لە ناو شار و شارۆچکەکان و بەڵام هەتاکو ئێستا لە ڕێی ڕاگەیانەکانەوە باز نەکراوە کە زۆر گرینگە لە ڕێگای میدیاکانەوە ئێوە بەرنامەی تایبەتتان هەبێ ژن هۆشیار بکەنەوە گەنج هۆشیارکەنەوە منداڵ هۆشیار بکرێتەوە دەکرێتن ئێوە لە ڕێگەی بەرنامە تایبەتیەکانتەوە چونکی ژن هەیە لە ماڵی خۆی لە گوندێکە نایەتە دەرەوە بەڵام لە تەلەڤیزیۆنەکەی خۆی ئێستا ئەولەمە پێشکەوتووە لە تەلەڤیزیۆنەکەی سەیری ئەو بەرنامە دەکاتن لەوانێ کۆمەڵێک هۆشیاری پێ بگاتن کەواتە زۆر گرینگە ئێوە لە ڕێگەی میدیاکانەوە بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە بەرنامەی تایبەتتان هەبێ ئیشی لەسەر بکات. زۆر سپاس. هاژەخان ئەگەر باس لە ژن و سیاست بکەین لە هەرێمی کوردستان ژنان لە بواری سیاسیدا توانیویانە ڕۆڵی خۆیان هەبێت ئایا ئەو ڕۆڵی کە هەیەە ئێستا متەوازنە لەگەڵ یەکسانە لەگەڵ بوونی ژن لە هەرێمی کوردستان یاخود لەگەڵ ژمارەی ژنان کە لە هەرێمی کوردستانن؟ دیارە بە طبیعەتی ئەو ینی طبیعەتی ناوچەکە وەکو هەرێمی کوردستان ئەو
زروفە سیاسی بەسەر هەرێمی کوردستان داهاتووە پێش ڕاپەڕینیش ینی لەو کاتەی کە پێشمەرگە هەبووە وەکو هێزێکی چەکدار بەرگری لە خاچی کوردستان کردووە دیارە چەند ژنێک ینی بەشداریان کردووە پێشمەرگە بوون لەگەڵ براکانیان لەو چیا و چۆڵانە بوون بەرگریان لە خاچی هەرێمی کوردستان کردووە. بەڵام تەبیعی وەکوتم لەبەر ئەوەی کۆمەلگای ئێمە کۆمەلگایە کە ینی پابندە بە چەند دابوونەریتی و کەلتورێکەوە ینی دەتوانی بە پەنجەی دەست ئەو ژنانە بژمێری کە لە ناو هێزەکانی پێشمەرگە بوون. بەڵام ژن ئەو کاتیش کاریان لە سیاسەتدا کردووە و دوای بڵێ ڕاپەڕین دوای 91 هەست ئەکرا ینی وردە وردە ژن لە بواری سیاسی بە دەرەکەوتن. بوون لە ناو حیزبە سیاسیەکان وردە وردە ژن توانیان کە بوونی خۆیان ینی دیار بکەن لە ناو حیزبانەدا کۆتایە بۆ ژنان سوودی هەیە بۆ ژنان یاخود هەندێک جار وەک باسەکرێت ینی هەندێک چاودێران باسیڵەن ئەمە زەرەرمەندی ینی بە زەرەرە گەڕێتەوە بەسەر ژنان. بەڕاستی مەسلەی کۆتا مەسلەیەکە کە لە زۆر لە وڵاتانی جیهان پەیڕەو کراوە و ینی مەبەستەکەش لە دانانی کۆتا ئەوەیە کە تۆ چۆن بتانی ژن بگەێنیە ناوەندی بڕیاردان. بۆ نمونەگەر ئێمە لە هەرێمی کوردستان ئەگەر ئەو یاسایی پەرلەمان یاسای هەڵبژاردننی پەرلەمان لە ساڵی 2009 کە تعدیل کرا ڕێژەی ژن کە نابێت لە 30% کەمتر بێت بۆ پەرلەمان. ئەگەر ئەوە نەبوایە من یعنی لەو باوەڕەدام کە ئێستا لەوانەیە ئەو ژمارەیە زۆرەی کە ئێستا لە پەرلەمانی کوردستان لە ژن هەیە من لەو باوەڕەدام نیوەش نەدەگەیشتە ئەو پەرلەمان لەبەرەوەی بەڕاستی وەکوتم ینی هەندێک شت هەیە لە ناو کۆمەلگای ئێمە خەڵک لەوانەیە پیا و باوەڕی بە ژنێک نەبێت کە نوێنەرایەتی ئەو بکات لە پەرلەمان دەنجی پێنادا و ناشتوانێ بگاتە پەرلەمان. بۆیە بەڕاستی مەسەلەی کۆتا لە قۆناغێک لە قۆناغەکان بە تایبەتی لە قۆناغی ئێمە کە ئێمە لە قۆناغێکی گواستنەوە داین لە بڵێ ئەو زروفەی کە پێشتر ئێمە هەمان بۆ ئێستا وردە وردە بڵێ بەرەو موسساتکردنی ینی دام و دەستگاکانی خۆمان ڕۆین لەو قۆناغەدا من پێم وایە کۆتا باشە. ڕاستە ینی هەندێک کاریگەری سلبی هەیە چکە بەڕاستی کۆتا مەسەرەن وا لە حیزبەکانەکە بۆ نمونە ئێستا لە یاسای هەڵبژاردندا وا دانراوە کە هەردوو ژنێک ئەبێ پیاوێک ینی لە قائیمەیەکدا ئەگەر دوو پیاو بێت ئەبێ سێمیان ژن بێت. بەڵام ئەوە وا ئەکات کە هەندێک یعنی لەو لەگەڵ ڕێزم بۆ ئەو ژنانی ئێستا لە پەرلەمان وە لە دام و دەستگا حکومیەکان وا ئەکات کە بەڕاستی تۆ هەندێک ژن بنێری کە نەتوانێت شوێنی خۆی بگرێت. ینی تۆ ئیش لەسەر مەوزوعە کەمیەکە ئەەکەی نەکنەوەیەکە. ئەوە یەکێکە لەو کاریگەریە سلبیانەی کە کۆتا فەرزیەکات لەسەر پرۆسەی سیاسی. بەڵام وەکوتم ینی ئێمە دەتوانین کار بۆ ئەوە بکەین ئەگەر زانیمان کە کۆمەلگای ئێمە گەیشتە ئەو مەرحەلەیەی کە زۆر پێی ئاسایی بێت کە ژن نوێنەرایەتی ئەو بک لە پەرلەمان و دەنجی پێبدا و باوەڕی بە ئیشی ژن هەبێت وەکو ینی مەبەستم لە ڕووی سیاسیەوە ئەو کاتە توانی ئەو کۆتایە نەهێڵی بە بڕیارێک کۆتاکە ئیلغا بکەیەوە. دەستخۆشی کاتم نەماوە ئەگەر دوا قسەت لەسەر ڕۆژی ژنە لە هەرێمی کوردستان. لە ڕاستیدا من زۆر سوپاسانەکەم وە هەر لە ڕێگەی شاشەکەی ئێوەوە پیرۆزبایی لە سەرجەم ژنانی جیهان و ژنانی کوردستان بە تایبەت یەکەم بە بۆنەی 8 مارس ڕۆژی ژنانی جیهان و من یەک قسەم هەیە لەسەر هەموو ئەو ینی ئەو کێشانەی کە ڕوبەڕووی ژن دەبنەوە ئەوەیە کە ئێمە بتوانین ینی کار لەسەر یاساکان بکەین و بەدواداچوون بکەین وەکو پەرلەمان مەبەستم بەدواداچوون بکەین بۆ جێبەجێکردنەکان چکە کوتم لە ڕووی یاساییەوە ئێمە کێشەمانیە بەڵام جێبەجێکردنی یاساکان ئەوە زۆر گرنگە ئێمە دەبێت بەدواداچوونی خۆمان بکەین و شتێکی تریش هەیە ئەویش ئەوەیە کە ئێمە کار بۆ بکەین بۆ پابەندبوونی عێراق بە ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان. بەڕێزت باست کرد باسی ڕێکەوتنامەی سیداوت کرد تەبیعی ئەو ڕێکەوتنامەیە
کە لە سیما دەپێک هاتووە عێراق ئیمزای لەسەر کردووە بەڵام تەحەفوزی هەیە لەسەر 4 مادەی کە هەریەکە لە مادەی 2 کە باس لە تەشریعاتی قوانینەکە، مادەی 9 کە باس لە مەسلەی پێدانی جنسی ئەکە، مادەی 16 کە باس لە چۆنیەتی ڕێخستنی خێزانەکە پەیوەندی خێزانەکان و مادەی 29 ئەویش باس لە چۆنیەتی ینی ژن لە کاتی شەڕ و ئەوانە چۆن بتوانی مامەڵەی لەگەڵدا بکەیت. تەحەفوزی لەسەر ئەو 4 مادە هەیە ئێمە کار بکەین چکە بەڕاستی مەسلەی پابندبوون بە ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان لە دەسەڵاتی هەرێمی کوردستان نییە، بەپێی دەستوری عێراقی لە دەسەڵاتی حەسری حکوومەتی مەرکەزدایە. ئێمە کار بکەین کە عێراق پابند بێت بەو ڕێکەوتنامانە چکە ڕێکەوتنامەی باشن و لە بەرژەوەندی زۆر سپاس کاکژی لە مۆگرتو ئەخر هیوادارین بە هەموو لایەکمان هەوڵ دەین پێشێلکاری بەرامبەر مرۆڤ نەمێنێتن لەو ڕۆژدا بیکەینە هەنگاوێک. بڵێ زۆر گرنگە بەڕاستی لە بواری پەروەردە و فێرکردندا لە قۆناغی بنەڕەتیدا بەتایبەتی لە قۆناغی سەرەتایی بابەتێکی تایبەت هەبێ بە تونند و تیژی کە ئێمە نمونەشمان هەیە لە زۆربەی وڵاتانی دەرەوە ئیشی بۆ کراوە دەکرێت ئیشی لەسەر بکرێتن. هەروەها لەوەش گرنگتر ئەوەیە ڕێکخراوەکانی کۆمەڵ بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەستی تێوەردانی حیزبی لێ دوور بکرێتەوە بۆی ئیرادەیان لە دەستخۆیان بێتن بۆی زیاتر خزمەت بە دۆزی ژن بکەن لە هەرێمی کوردستان. هاژەخانیش لێرەیە وەکو لیژنەی ژنان لە پەرلەمانی کوردستان زۆر لەوە گرنگترە کە جیهەتی پەرلەمان لە هەموو شتێک گرنگترە لە هەرێمی کوردستان کار زیاتر بۆ و یاسایەت بکرێتن و خزمەت بە ژنانی هەرێمی کوردستان. زۆر سپاسی ئامادەبوونتانەکەم ئازیزان تا بەرنامەیەکی دیکە و گفتوگویەکی دی هەر شاد بن خواتان لەگەڵ.